عليك كامان خوابه دخمت بەڵام بۆی بگەیرە وردەکاری باسی ئەمە یاری ئایا بە 56 یا 60 یا 30 ئێمە بۆ نمونە کەسوکارمان کاکێکی هەموو یە قەوماوە هەموو سپرات باشە بەشی تاقیگەم تاوە تاقیگەم داخرا لەسەر وانە ئەم هەشتا ئەو حوتە پێوەر و پێودانگەدانێ دەرچوانی دانەمەزا خۆ بەخشانوانە بێژان کارمەندانی کەرتی تەندروستی لە پای ئەو زوڵم و ستەمەی ساڵانێکی زۆرە لە خەڵکی کورسان بەگشتی و چینی گەنجان و دەرچوانی زانکۆ پەیمانگەکان بەتایبەت دەکرێت و نەبوونی هیچ ئاسوویەکی ڕوون بۆ چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان و بە بنبەست گەشتنی سەرجەم هەوڵەکان بۆ ڕیشەکێشکردنی گەندەڵی و چەسپاندنی دادوەری کۆمەڵایەتی ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراو وەک سەکۆی بەرزی بەگژاچوونەوەی گەندەڵکاران و نوێنەری منبەری ڕاستەقینەی دەرچوانی زانکۆ پەیمانگەکان و ئەوانەی گەورەترین پشتی نادادی و پاراوێستخستنیان بەرکەوتووە بە هەموو شێوەیەک هەوڵی لە قاڵبدانی هێزر و توانەکانی دەدرێت بڕیارماندا لە شەقامەوە داوای مافی خوراوی چەند ساڵەمان بکەین و خۆپیشادانی سەرتاسەری لە تەواوی شار و شارەکانی کورسان ڕابگەینین بە مەبەستی دروستکردنی فشار لەسەر حکوومەتە گەندەڵەکەی کوردستان و ناچارکردنی بە ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینە و ئیدارەدانێکی دروستی وڵات و کە دوور بێ لە ئیدارەی حیزب و شەخص و بنەماڵە بۆ ئەوەی چیتر گەنجان و دەرچوان سەری خۆیان هەڵ نەگرن و پەناهەندەیان دەران نەبن و نەبنە خۆراکی ماسیەکان و جەرگی هەزاران دایکی دیکە نەسووتێ و یاخود جیرۆدەی کێشە و گرفت و لێکەوتە مەتستەرەکانی بێکاری و برسیکردن نەبن ئەنجومەنی دەرچوانی دانەمەزا و لەم چەند خاڵی خوارەدا هۆشداری و داواکارانی دەدا بە گوێی سوڵتانەکانی کوردستاندا یەکەم دەستپێکردنەوەی پرۆسی دامەزاندن بە پێی ساڵی دەرچوون و کۆنمرە و کاراکردنی ئەنجومەنی ڕاژە جگەل لەم شێوەیە هەر جۆرە دامەزراندنێکی دیکە شەریعەتدانە بە گەندەڵی دووەم ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینە لە میلاکاتی فەرمانگەکانی کوردستان و بودجە و موچەی فەرمانبەران و بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی لە ئەنجامی جوڵەی میلاکات و خانەنشینبوونی فەرمانبەران و دروست دەبێ و ساڵانە پڕکردنەوەی شوێنەکانیان بە دەرچووی زانکۆ و پەیمانگا سێەم کۆتایی هێنان بە دیاردەی دامەزراندنی حیزبی و بندیوار و ئەوانەی بوونەتە مشەخۆر بەسەر هەرێمی کوردستان و شوێنی کەسانی شایستیان بە ناحەق پڕکردوێتەوە چوارەم ڕەخساندنی هەلی کار و ئاسانکاری بۆ کردی تایبەت و دروستکردنی کارگە و کۆمپانیا کە بەڕڕێی پێشکەوتنی وڵات و دانانی یاسایەکی گونجاوی تایبەت بە کردی تایبەت و کە هەموو مافێکی کارمەندانی تێدا فراهم بکرێت لە کۆتاییدا داوا لە خۆبەخشان و وانە بێژە بەڕێزەکان دەکەین بایکۆتی وڵەکانی خوێندن و نەخۆشخانەکان بکەن و چی دفریوی درۆی سواوی دەسەڵات نەدرێن و داوا لە گەنجان و دەرچوانی دانەمەزاو دەکەین لە کاتێدادانا بەدەنگەکانیان سزای ئەو حیزب و کەسانە بدەن کە تووشی ئەم نەهامەتی و چەرمەسەریە گەورەیان کردوون و بایکۆتیان بکەن لەگەڵ ڕێزدا ئەنجومەنی دەرچوانی دانەمەزا و 13 کورتی پێم بڵێن کۆبنەوەتان لەگەڵ پارێزگارە چ بەڵێنێکی پێدان چۆن بەدووادا چوونەکەن ئێستا چەند نوێنەرێک لەگەڵ پارێزگارە کۆبووینەوە بەڵێ بەڵێ چەند نوێنەرێک لەگەڵ جەناوی پارێزگارە کۆبووینەوە و بەڵێنی هەموو چاکسازێکی پێداینەوە لە هەفتەی داهاتووە ئێمە لە هەڵەبجەدا دەست دەکەین بە دروستکردنی پێیجێکی گەورەوە سپۆنسەرێکی لێدەینەوە لێرەوە داوا لە سەرجەم دەرچوانی زانکۆ پەیمانگەکان و سەرجەم دەرچووی پیشەیەکان و دەرچوانی پۆلی 6 دەکەین کە لە بەرواری 15 مانگەوە تاوەکو 25 مانگ بێن یان لە پیجەکەەوە یان لە شوێنێکی دیاریکراوی شەڵە ئامادەیەکەین بێن ناوی خۆیان لەو ڕۆژەیە بنووسن و لە دوای ئێوە کۆبوونیەکمانە بێت لەگەڵ جەناوی پارێزگاریش بەڵێنی داوە لە دوای ئەو ڕۆژە و کۆبوونیەک لەگەڵ سەرجەم بەڕێوەبەرانی ئەم شارەیە بکرێت و ئەو ناوەی لەناو سجللا نووسرێت حسابی تایبەتی بۆ بکرێت جگەل لەو ناوانی کە لەناو سجلیە نووسرێت نابێ کار بەسەر بە هەریچ ناوێکی ترەوە بکرێت و ئینشاڵڵا بەڵێنی داوە لە دوای ئێوە بەڵێکیان پێش کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە باسی لەوە کرد کە گوایە بۆ منە بڵێن بە شێوەیەکی نایاسایی و ناگونجا و خەڵکانێک دامەزراون لە فەرمانگەکانە زانیاریانە ئەکرێ بڵێن ئەگەر ڕاستە بەڵێ من ئێستش لەگەڵ جەناوی پارێزگارە قسەمان کرد بە بەڵگەوە تەلەفۆنی بۆ چەند بەڕێوەبەرێکی ئەم شارەگر هەمویان دانان بە تاوانەکەیان ناوتی ئێمە دەسەڵات یەکەمین لەم شارەدا چۆن ئەبێ بە ئیمزای ئێمە و کەساندانەرێ ئەوان وتیان ئێمە ئەو کەسانەمان بە تەسکی حیزبی داناوە بەداخەوە ئەمە یعنی کاریگەری لەسەر دەچوەرەکان بوو بەڵێ مەخسی بەڕێوەبەرەکان بەڵێ جەنابی ناکرێ ینی ناکرێت ناوی کەسەکان بێت و ئێمە ناوی کۆمەڵێک کەسمان پێدان کۆمەڵە کەس بوو کە کەسێک ئەبێ بە نایاسایی دامەزان ئەوەی زانیاری ولا بێ
ژمارەیەکی زۆر کەس یعنی بە بەڵگە و ژمارەکانمانداوە پارێزگا تەلەفۆنی بە بەرپرسی فەرمانگەکان کرد و حقیقەتەکانی ئێمە دەرکەوت و دەرکەوت کە نایاسایەکی وە گەندەڵیەکی زۆر هەیە لە نێو فەرمانگەکانی ئەم شارەوە بەڵێناندا ئینشاءڵڵا بەڵێنەکانی ئەوانی جێگەی ئومێدیەمە بێت. بەسا خۆش ئەو دانراوە لە شارەوانی دانراوە لە ژووری بازرگانی دانراوە